ئێمە لە سۆنگە هەستکردن بە بەرپرسیارەتی و ڕاگررتنی دلی خانەوادەی سەربەرزی شەیدان بە پێویستمانزانی کە ئەم خوڵا بکەینەوە هەر ئەو خوڵەش نیە خولی چەندان خولی ترمان هەیە کە بۆ خانەوادەی سەربەرزی شەیدان و پێشمەرگە قارەمانەکانش بێ بەرامبەر بووە. ئەو خوڵە دوو مانگە دەستمان پێ کردیە بوو پێشانگاژی لە ماوایکی زۆر کورت یعنی هەفتەك دەستمان پێ کرد هەتا ئەو دیزاینەمان چا کرد. پیشەکان بەس خۆلی دوورمانە خۆلی ئینگلیسیمان کراوەیە. وڵای ئێستا سەردەمێکە هەر کەسێک دەتوانێتن یعنی حەزی لێ پارەی خۆی لە گیفانی خۆی دەهەبێتن هەنگاو بە هەنگاوی پیاوەکان کار بکەن چونکە لە ڕوویەک قەیرانی دارەیەکی زۆری گرتوتەوە کوردستان لەوانەیە موچەیەک نەتوانێتن بژێوی ژیانێک تەرخان بکەتن سێ چوار منداڵ و خێزان و دایک و باو ئەوانە جا پێویستە ئافرەتەکانی شاوشێوی پیاوەکان کار بکەن.